بەهادەردانی پارە و گەندەڵی لە زۆرینەی سێکتەرەکان جێبەجێکردنی یاسای چاکسازی کردووەتە ڕاستیەک کە حکوومەتی هەرێم خۆی لێلانەدات. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان نیگەرانن لە هێواش بەجێگەیاندنی ناوەڕۆکی یاساکە و پێیان وایە نیەتی جددی بۆ پاکسازی و چاکسازی بەرچاو ناکەوێت. ئێمەوە بۆمان دەرکەوتووە کە حکوومەت خواستی چاکسازی ڕاستەقینەی نییە لەبەرەوەی یاسای چاکسازی کە مشتومڕێکی زۆری لەسەر بوو، جەدەلێکی زۆری لەسەر بوو، لە خولی ڕابردوو کێشەی زۆری لەسەر بوو، خۆیان مسادقەیان کرد نردیان بۆ پەرلەمان، ئێمەش مسادقەمان لەسەر کرد کردمان بە یاسا بۆمان نردنەوە. بەڵام تاوەکو ئێستا کە ئێمە لە ئێستا لە قۆناغی یەکەمی جێبەجێکردنی یاسای چاکسازین، حکوومەت نزیکەی 7 بڕیاری دەرکردووە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە، بەڵام لەسەر ئەرزی واقع هیچ خۆی جێبەجێ نەکرد، یعنی خۆی بڕیاری دەرکردووە خۆشی جێبەجێ نەکردووە. مەجای گەندەڵیە منوکو ئەندامێکی لەژنەی دەستپاکێت توانم ئەوە بکەم ماوەی 2 ساڵ ئێمە دیراسەتی کەیسەکانی گەندەڵیەکەین. بەڕاستی دروشمی چاکسازی پێویستە حکوومەت وەک لە بەرنامەی کارەکەی ئاماژەی پێدا ئەوان ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە. بەڵام 2 راپۆرتی ساڵی 2018-2019 کە ئێمە ئێستا چاوەڕێی راپۆرتی 2020 شەکەین هی دەستەی گشتی دەستپاکی، بەڵام سەرجەم ئەو کەیسە گەندەڵیانی کە ئاماژەیان پێکرا ئەوانەی کە لە ئاستی باڵادا کراون هیچ سزایەک نییە، بەڵام بۆ هاوڵاتیەکی ئاسایی 100 هاوڵاتی سزا دراوە لەسەر کەیسی گەندەڵی کە لە دەرەوەی وەزیفەی گشتیە. بە سەدان کەس دوور لە یاسا موچە لە حکوومەت وەردەگرن و داهاتەکانی نەوت و دەواازە سنووریەکان هێشتا ناڕوونە. دەرەنجامی ئەم لاسەنگیانە لە حکومداری وای کردووە یەکێتی لە ڕێگەی پەرلەمانەوە سەڵ لە هیچ کەسولایەنێک نەکات بۆ چاکسازی و تێپەڕاندنی ئەم دۆخە. هاوزەمان لەگەڵ پەسەندکردنی یاسای چاکسازی لە بواری خەرجیدا ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدمان کردەوە کە ئەبێت چاکسازی لە داهات بکرێەوە. چاکسازی ڕاستەقینە لە داهات و لە بوارە جیاوازەکانی داهاتەکرێت بەتایبەت لە سێکتەری نەوت و لە خاڵە سنووریەکان و وەڵێ ڕێخستنەوەی باز و دەرامەتی ناوخۆ. بۆ مەستا ئێمە جەختمان کردوتەوە و چەندین یاداشتمان بۆ سەرۆکایەتی حکوومەت لە ڕێگەی پەرلەمانەوە بەرز کردوەوە و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدمان کردوتەوە کە حکوومەت ئەبێت دەست و بر بکە لە ڕێخستنەوەی داهات بە شێوازێک کە سەرچاوەکانی بەهەدەردانی سامانی گشتی وشک بکە و سەرچاوەکانی داهاتیش هەمە چەشنە بکات. دواکەوتنی موچە و نەبوونی متمانەی پێویست لە هەناردەکردنی نەوت و چۆنەتی داهاتەکەی لای بەغدا دیارترین لێکەوتەکانی درەکەوتنی بەرکاری خاڵەکانی چاکسازین. هەر لەو پێناوەشدا ڕاستی دەربازبوونی دۆخەکە دژوارە گەر لایەنە پێکێنەرە سەرەکیەکانی حکوومەت پارتی و یەکێتی و گۆڕان هەنگاوی کردداری پەلەتر لەو بارەیەوە نەنێن. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.